هێزی عاشق. عاشق هێزێکە ئەگەر چی بە شێوازی فیزیاوی نابینرێت، بەڵام وەکو ئاو و هەوا بەڕاستی بوونی هەیە. ئەم هێزە زیندووە و چالاک و ڕەوانە. عاشق وەکو شەپۆلەکانی زەریا ڕەوانە و لە جوڵەدایە. ئەو جۆرە عەشقەی زانا گەورەکان و کەسایەتیە جیهانییەکان لەبارەیەوە قسە دەکەن، بەو تێگەیشتنەی خەڵکی هەیانە لەبارەی عەشقەوە یەکجار جیاوازە. ئەم جۆرەی عەشق شتێکی زیاتر و بانترە لە عەشقی خێزان و هاوڕێ و ئەو شتانەی پێیانەوە پەیوەستین. عەشق تەنیا یەک هەست نییە و تەواو، بەڵکو عەشق هێز و وزەیەکی پۆزەتیڤە. عەشق لاواز و بێتوانە و سست نییە، بەڵکو عەشق هێزێکی پۆزەتیڤی ژیانەوەیە. عەشق سەرچاوەی تەواوی شتە پۆزەتیڤ و باشەکانە. لە ژیاندا سەدان هێزی پۆزەتیڤ بوونی نییە، بەڵکو تەنها هێزێکی پۆزەتیڤ بوونی هەیە، ئەویش عەشقە. هێزە گەورەکانی سروشت وەکو هێزی ڕاکێشان و هێزی ئەلیکتری و موگناتیسەکان، ئێمە ناتوانین بە هەستەکانمان لێیان تێبگەین، بەڵام بوونیان هەیە بە حەتمی. هەر بەو شێوەیەشە کە هێزی عەشقیش نابینرێت، بەڵام لە ڕاستیدا لە پشتەوەی هێزە هەبووەکانی سروشتدایە. دەتوانین ئەو شایەتیە بدەین کە هێزی عەشق لە هەموو جێگایەکی دونیا دەبینرێت و بەرچاو دەکەوێت. بەبێ عەشق هیچ ژیانێک بوونی نابێت. بۆ ساتێک بیر لەم قسانە بکەنەوە، بیر بکەنەوە بەبێ بوونی عەشق جیهان چۆن دەبوو؟ بێشک یەک کەم شت ئەوە دەبوو کە تەنانەت ئێوەش بوونتان نەدەبوو. بەبێ بوونی عەشق ئێوە و تاکەکانی خێزانتان و هاوڕێیانتان نەدەهاتنە دونیاوە. لە ڕاستیدا بەبێ عەشق هیچ مرۆڤێک لەسەر ئەم ڕووی زەویە بوونی نەدەبوو. ئەگەر هەر ئەمڕۆوە هێزی عەشق لەکار بکەوێت، وەچەی مرۆڤایەتی کەم دەبوو، لەنێو دەچوو. هەر کەشف و داهێنان و دۆزینەوەیەکی مرۆڤ لەو هێزەی دەروون و دڵیدایە، لەوەوە سەرچاوە دەگرێت. ئەگەر عەشقی باڵگرتنەوەی برایانی ڕایت نەبوایە، ئێستاکە فڕۆکەش بوونی نەدەبوو. ئێمەش نەمان دەتوانی بە فڕۆکە هاتوچۆ بکەین. هەروەها ئەگەر عەشقی زانایان داهێنەران نەدەبوو، لە ئێستادا ئەلکتریک، سیستەمی گەرمایی و کارەبا و هیتر بوونی نەدەبوو. ئێمەش نەمان دەتوانی سەیارە لێ بخڕین، یان تەلەفۆن بەکاربێنین، یاخود کەرەستە کارەباییەکان، یان هەر تەکنەلۆژیایەکی تر کە ژیان ئاسانتر و ساناتر دەکات بەکارمان بهێنایە. بەبێ عەشقی ئەندازیاران و دروستکەرانی خانوو، هیچ خانوویەک یان شارێک بوونی نەدەبوو. بەبێ عەشق نە دەرمان و نە دکتۆر و نە هەلومەرجی فێربوون و فێرکاری و فریاکەوتن و نە مامۆستا و نە خوێندنگە و نە هیچ فێرکاریەکی تر بوونی نەدەبوو. هیچ کتێب و تابلۆ مۆسیقایەکیش بوونی نەدەبوو، چونکە هەموو ئەم کارانە هونەریانە هێزی پۆزەتیڤی عەشق دەیخوڵقێنێت. هەر ئێستا سەیری ئەو شتانە بکە کە لە دەوروبەرتدایە. ئەوەی کە دروستکەری دەستی مرۆڤە بەبێ عەشق نەیدەتوانی دروستی بکات و بیخاتە بەردەستمان. ئەگەر عەشق لە ئێمە زەوت بکرێت و وەربگیرێتەوە، ئەم جیهانە بە مەزارگەیەکی بێدەنگ و خامۆش دەگۆڕا. ڕابێرت برانینگ. عەشق هێزێکە دەبێتە هۆی جووڵەی ئێوە. هەرچیەک دەتانەوێ پێی بگەن و ئەنجامی بدەن، یاخود دەتانەوێ هەتان بێت، هەمووی لە عەشقەوە سەرچاوە دەگرێت. ئەگەر عەشق بوونی نەدەبوو، ئێوە نەدەتانتوانی بجوڵێن و هیچ هێزێکی پۆزەتیڤیش بوونی نەبوو کە بەیانیان ئێوە لە خەو هەستێنێت. یاخود ئێوە بەرەو کار، یاریکردن، سەما، قسەکردن، فێربوون، گوێگرتن، یان ئەنجامدانی کارەکانی تر هان بدات. ئێوە دەبوونە بتێکی لەبەرد تاشراو. تەنها ئەو هێزە پۆزیتیڤەی عەشقە کە ئیلهام بەخشی ئێوەیە بۆ جوڵا، گۆڕان و ئەنجامدانی ئەو شتەی کە دەتانەوێت.
هێزی پۆزەتیفی عەشق دەتوانێت هەر شتێکی پۆزەتیف بخوڵقێنێت. مەسەلە باشەکانی ژیانتان فراوان بکات و هەر مەسەلەیەکی نێگەتیڤیش لە ژیانتاندایە بیگۆڕێت. ئەو هێزەی باڵانسی لایەنی تەندروستی، سەروەت، کار پەیوەندیەکانتان ڕادەگرێ هەمان هێزی عەشقە کە لە دەرونی ئێوەدایە. ئەگەر سەیتەرە و هێزتان لەسەر ژیانتان هەیە و ئەم هێزە لە دەرونی ئێوەدایە، کەواتە بۆچی ژیانێکی بێوێنە و شاستان نییە؟ بۆچی ژیانێکی شکۆدارتان نییە؟ بۆچی ئەوەی کە دەتانەوێ بەدەستی ناهێنن؟ بۆچی توانای ئەنجامدانی ئەوەتان نییە کە دەتانەوێت؟ بۆچی هەموو ڕۆژێک هەستی شادومانی ناکەن؟ وەڵامەکەی ئەوەیە ئێوە هێزی هەڵبژاردنتان هەیە و مافی هەڵبژاردنتان هەیە کە چۆن شتێکتان خۆش بوێت، بتوانن هێزی پۆزەتیفی عەشق بخەنە ژێر فەرمانی خۆتانەوە، ئیتر ئەم خاڵەیە لە ژیانی ڕۆژانەی خۆتان بیزانن یاخود نەزانن. لە هەموو ساتێکی ژیانتانە ئێوە لە ئان و ساتی هەڵبژاردندان. لە هەر ساتێک لە ساتەکانی ژیانتان کە مەسەلەیەکی باش و پۆزەتیف تەجروبە دەکەن، بەبێ جیاوازی ئێوە لە حاڵەتی خۆشویستن و جڵەوی هێزی گەورەی پۆزەتیف و عەشقدان. وە لە هەر ساتێکدا کە شتێکی ناخۆش بەسەرتاندا تێدەپەڕێنن و بەو بابەتە عەشقتان نەداوە، لە ئەنجامدا کاریگەریەکی نێگەتیڤی ئەم هێزەیە کە تەجروبەی دەکەن. عەشق سەرچاوەی هەموو باشیەکانە لە ژیانتا، نەبوونی عەشقیش لە ژیاندا سەرچاوەی پەیدابوونی تەواوی خاڵە نێگەتیڤەکانە، ئێش و ژان و ڕەنج و بەڵاکانە. بەداخەوە نەبوونی ئاگایی و تێگەیشتن لە هێزی عەشق لە ژیانی تاکی ئەمڕۆ و هەروەها لە تەواوی مێژووی مرۆڤایەتیدا بە تەواوی دەرکەوتووە. عەشق بەهێزترین و لە هەمان کاتدا نەناسراوترین هێزە لەم گۆی خاکیە. پیێر تیاردۆ شاردن، ڕاهیب و فەیلسوف.